بەهۆی دروستبوونی جەنگ لە سنوورە نزیکەکانی هەرێم و دۆخی ئابووری و بێموچەیی لە نێوخۆدا هاوڵاتیان لە دۆخێکی ناجێگیری دەرونی و ڕاڕایی و ترس لە گرانیدا دەژین. هاوڵاتیانیش دەڵێن دەسەڵاتداران خەمساردن و گوێ بە بارودۆخ و ژیانی خەڵک نادەن. ماژ نییە، ئیش و کار نەماوە، بێبازاڕیە، بێبازار هەموو شتێک گرتووە. هەر بەچکو مەعاشەکە نەهاتووە، مەعاشی جێگەنێ بازاڕیش نابێت. ڕای حکوومەت نییە تا وڵێن حکوومەت، باسی حکوومەتی هەر بە هەموو ڕۆژێ 300-400 ملیۆن بەرمیلی دەفرۆشن. زەدە هاتی ناوخۆیە و زەدە هاتی ئەو هەموو گومرگ و ئەو هەموو باز و خەڕامیان کەیستە سەر خەڵکی. بەڕاستی حکوومەت دۆڵەمەندە، خەڵک فەقیرە. خەڵکیان فەقیر کردو و بەخۆشیان دۆڵەوە خۆیان دۆڵەمەند کردووە. بە بازاڕەکەیەوە دیارە تەماشاکە ڕۆژان لێرانە خۆ ڕێت نەبوو بڕۆی. ئێستا تەماشاکە بازارێکی چۆل هۆلە. کابرا موچەی وەرگرتووە 50 ڕۆژە ئەگەر ڕۆژی 1000 دیناری لێسەرف کردبێت تەواو بووە. بۆ خەڵکی فەقیر، بۆ دۆڵەمەند نا، ئەوانەی دۆڵەمەندەکان ئەوانەی موچەیەکی زۆریانەیە بەڵێ گویان لێ نییە، بەس بۆ فەقیر و فەقاراتی نییە. لە دۆخێکی لەم شێوەیە نەئاساییەدا پێویستە لایەنە پەیوەندیدارەکان چاودێری بازار و دوکان و بازرگانەکان بکەن تاکو و بارودۆخەکە بە هەل نەزان و گرانی نەخەنەوە. من 35 ساڵە دوکانم هەیە، هەموو جارێکە گران بووە خەڵک گرانی کردووە. قایم قامی ڕانی مەسەلە برێک کاکە نابێت شت گران بێ وەنیە کابرا شوێ دەچێت لە دوکانە بە قودانەکان لە کۆگایەکان بار دەکاو دەڕۆ. ئەو ڕۆژێ منتم کاکەرە برنج بە چەندە وڵا بە 50 چمە سەرزمتی کاکتم بە چەند نەکتی وڵا بە 35 ئەو لێ 5,000 فەرقات. من هاتمەوە وتم بۆ دەڵێ بەوەندێک وڵاتە کابراایەک هات سفر دەیبار کرد بە 50 مش بۆ دەڵێم 50. حکوومەت ڕقابەی نەبێ بەڕاستی بازرگان و ئەو کۆمەڵە خەڵکێکی دیاریکرا و کە چاوچنۆکەن بەڕاستی درێغ لە هیچ شتێک ناکەنەوە دەقۆزنەوە ئاوی دەیقۆزێتەوە بە دڵنیاییەوە، بەڵام پێویستە حکوومەت یعنی بەتوندی ئیدانی ئەو شتێک بکە، یعنی چاودێری ئەو شتەی بکە، نێڵێ ئەو شتە چونکە لەوانەیە ئەوڕۆ بارزوریفەکەوەیە وەسعچکە شتەچکە تۆزە گڕوبدا وەسعەکە لەوانەیە زۆر لۆی خراپتر بێت. لەلایەک هاوڵاتیان بەهۆی جەنگی ئێران و قەوارەی زایۆنی بارودۆخی دەرونیان ناجێگیرە، لەلایەکی دیکە نەبوونی موچە و قەیرانی دارایی هێندەی دیکە گوزەران و ژیانی قورستر کردووە. دەسەڵاتدارانیش خۆیان بردووەتە حاڵەتی بێئاگایی و تەنیا هەڕەشەیان هەیە، ئەویش باجەکەی خەڵک دەیدات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.